بەڕێزە؟ دیلان کاک دیلان خەڵکی کوێ کاک دیلان؟ خەڵکی بەغام خەڵکی بەخای ماشەڵڵا کوردیەکە باشە ئای چۆن لە کوێ دائنیشیان لە بەغا دانیشیان لە هەولێر بەڵێ بەڵێ لە بەغا دانیش وەڵا ماشەڵڵا لە کوردیەکەی لە من باشترە بێبی سپاس دەکەم چۆنەوە فێری کوردی بوویت؟ من چونکە دایکم کووردە بەڵێ باوکم کووردە کوردەکەمانیش باشە لە ماڵەوە یعنی کورد و لە بەغا دەژین کوردی بەغدان لێ لە شتا ساق بێ بەچێوە سەرقاڵی چ کارێک دەکەی؟ لە بەشی هەندەوە مەکەین بەشی ماستەر لە ئێران لێرەش لەسەر مەکتەبی سەرۆکوەزیرانی لێ لە شتا ساق بێ چۆنە هاتی بۆ فامیلی مۆت؟ وەڵاهی ئەمڕۆ بە کارێکەوە هاتم ئیتر برادێک چاوەڕێمەوتم بەڵێ چاو پێکەوتنێ هەیە لەگەڵ برادێرەکەتا زۆر چاکە باشە پرسیارێکە لێ یەکەم بە خێرایی و بۆ هیوای ببیتە خاوەن خەڵات و ئەنجام چۆ بەلای برادێرەکەت باشە لەگەڵ پرسیار وەڵامە چۆنی؟ وەڵاهی باشم باشی بەڵێ پرسیارەکەمان ئەوەیە فریشتەکان لە چی دروست کراون؟ فریشتەکان بەڵێ لە چی دروست کراون؟ لە چ شتێک دروست کراون؟ اختیار دێمێ نور ئاو ئاگر وجعلنا من الماء كل شيء لە ئاو لە ئاو دروست کراوە فریشتەکان فریشتەکان ئەی نازانم نازانی اختیارم ماوە بێت وەڵامێک بڵێ بۆ هیوایی ببیتە خاوەن خەڵات نور بە نور دروست دەکرێت فریشتە مەبەستت مەلایکەتە مەلایکەت بە نور دروست دەکرێت لە ئاسمانە بەڵێ دەست خۆش وەڵامەکەت سپاس دەکەم خەڵاتێکمان پێ بەر دەست خۆش فەرموو ئەوە خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکەی بۆ بەڕێزت بۆ هیوایی سوودی لێوەرگری شتێکی خۆشمان بۆ ناگەڕیتەوە بەسەراتێکی خۆش بە خێرایی وەڵاهی بەسەر هاتێکی خۆش شتێکی خۆش ڕوویدابێ لە ژیانتا یان ڕۆژانە لە کاتی کارکردنە شتێک ڕوویدابێت بۆ مام گێڕیتەوە مش پێ بکەنی لەگەڵت وەڵاهی بیرم نییە راو لێم نەکەم باشە سپاس بۆ بەشداری کاتێک خۆش خوا لەگەڵ سپاس دەکەم